نازدار صلى الله عليه وسلم زۆر بەرامبەر ئەو کەسانەی کە بە تەمەنیان هەبووە بڵێن شوونەتە ساڵەوە پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم معاملەی تایبەتمەندی لەگەڵ ئەو کەسانە کردووە. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم هەرچی کاتێ لەشکرێکی دەربکردایە بۆ جەنگ بۆ غەزا ئامۆژگاری ئەکردن، ئامۆژگاری قاید بڵێن سەرگردەی ئەو غەزایی دەکرد پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. چەند ئامۆژگاریەک لەوانەی کە ئامۆژگاری ئەکرد لا تەقتولوا امرأة ڕووی دەکرد پێی ئەوێت تۆ مەسئولی ئەم هەموو سەحابەی ئەچی بۆ غەزا وریا بە ئافرەت نەکوژی. ئەمجا پێی دەفەرموو ولا شەیخەن کەبیڕا و پیاوی بە تەمەنش وریا بە نەیکوژی. ئەم دوانە لە ئاینی ئیسلامی پیرۆزدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنانەت لە جەنگشدا تایبەتمەندی خۆی هەبووە، چاوی لێ پاراستووە، دەستی لێ پاراستووە، چونکە تایبەتمەندی خۆیان بووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم